میوانێکی تایبەتم لەگەڵا با گفتوگۆی لەگەڵ بکەم بزانم ڕاوسەرنجی بەڕێزیان چییە. دکتۆر وەلید فارس ڕاوێژکاری کۆنگرێسی ئەمریکا و ڕاوێژکاری پێشووی سیاسەتی دەرەوەی دۆناڵد ترامپ لە واشنگتنەوە لەگەڵما. دکتۆر سڵاو، سپاس کە ئامادەن. دوای 3 ڕۆژ لەکوێی جەنگەکە داین؟ لەم خاڵەدا ئیدارەی ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی ناوچەکە چەند کارێکیان ئەنجامداوە. خاڵی یەکەم ئامانجیان ئەوەیە کۆماری ئیسلامی و ڕژێم نەتوانێت لە ڕێگەی هێزی دەریایی و گەروی هورمزدا بخات. ئەمە بۆ ئاسایشی نێودەوڵەتی زۆر گرنگە، بۆ ئابووری نێودەوڵەتی گرنگە. ئەم ئامانجەشیان جێبەجێ کردووە. خاڵی دووەم هێرشکردنە سەر پاشماوەکانی پرۆگرامی ئەتۆمی ئێرانە. چەندین پاشماوە ماوە ئامانجیان لە ناوبرنیەتی. خاڵی سێەم لە ناوبرنی موشەکە بالیستیەکانە، چونکە ئەمانە ئامرازێکی گەیاندنن. ئێستاش ئامانجیان یارمەتیدانی خەڵکی ئێرانە بتوانن کۆتایی بەو ڕژێمە بێنن. سەرۆک ترامپ هەموو دەرفەتێکی بەو ڕژێمەدا، بەڵام وەڵامی نەدایەوە. بە توندوتیژی وەڵامی هەنگاوەکانی ئەمریکای دایەوە، بە توندوتیژی وەڵامی ناوچەکەشی دایە. بەڵام گرنگترین خاڵ ئەوەیە لەوانەیە کاتی زیاتر بخیانە، نەک تەنیا ئەمڕۆ، ئەوەیە ڕێگە خۆشکەر بۆ خەڵکی ئێران دروست بکرێ، زەمینە سازیان بۆ بکرێ، ئازاد من دەسەڵاتی خۆیانە بێ، حکوومەتێکی ڕاگوزەر بۆ هەموو ئێران پێبهێنن. بەڵێ جەنابی دکتۆر، ئێوە نزیکن لە ئیدارەی دۆناڵد ترامپەوە. دۆناڵد ترامپ ئەڵێ کە من 3 بژاردەی زۆر باشم هەیە بۆ داهاتووی ئێران. ئاشکرای ناکات، جارێ خۆشی دەڵێ کە ئاشکرای ناکەم. کەواتە پرسیارەکە ئەوەیە ئێوە بەڕاشکاوی بۆمان باس بکەن، ئایا ئەو بژاردانە چین؟ هەر بەڕاستی ئەمریکا پلانی بۆ داهاتووی ئێران هەیە؟ نابێتە فەوزە؟ هەمیشە ئەگەرێک هەیە پشێوی ڕوو بدات لە هەر هەڵمەتێک، لە هەر هێرشێک، لە هەر جەنگێک، لە جەنگی سارد تا جەنگی دووەمی جیهانیش. بژاردەکان لە ساتەوەختی ئێستادا گۆڕاون لە دانوستان لەگەڵ ڕژێم بۆ دروستکردنی فشار لەسەر ڕژێم، دواتریش بۆ لە ناوبرنی ڕژێم. ئەمانە 1، 2، 3 هەنگاوەکانن. پرسیارەکە ئەوەیە کێ هاوبەشی ئەمریکا دەبێت لەسەر زەوی لە نێو خاکی ئێران. وەڵامەکەمان ئەوەیە، کاری لە پێشینە ئەوەیە ئەوانەی سوپای پاسداران لاواز دەکەن کە لە ڕاستیدا دەسەڵاتداری نێو ئێرانە، دەبینین بارەگاکانیان، سیستەمە چەکیەکانیان، پێگەکانیان لە ژێر زەوی هەمووی بردومان کراوە، چونکە بەبێ لاوازکردنی سوپای پاسداران ڕژێم ناگۆڕێت. خاڵی دووەمیش میلیشیاکانی وەک پەسیجە، چونکە ئەوان میلیشیاکانن ڕوبەڕووی خەڵک دەبنەوە، نەک تەنیا لە تاران و لە شارە گەورەکان، بەڵکو لە پارێزگاکانی دیکەی ئێرانیش. بۆیە ڕوون و ئاشکرایە پێش سەرەتا دەبێت لاواز بکرن، دواتر پەیوەندی لەگەڵ ئەو ئێرانیانە دروست دەکەن، ئەوانەی کە لەوێن لەبارەی ئایندەی ئێران، هەروەک لەگەڵ چارلز دوگۆل و هێزە ئازادی خوازەکانی فەڕەنسا و هێزەکانی ئازادی خوازی پۆڵەندا لە جەنگی دووەمی جیهانی چۆن شەڕیان دەکرد. ئێستا ئیدارە لەوانەیە کەسێکی هەڵبژارد بێت بۆ سەرکردایەتی نەخێر، چونکە دەیانەوێت ڕژێمەکە لە ناو ببن، لاوازی بکەن ئێرانیەکان خۆیان بنیاتی بنێنەوە. ئەمریکا نایەوێت ئێران بنیاد بنێتەوە، بەڵکو دەبێت کۆمەڵگەی نێو ئێران وڵاتەکە بنیاد بنێتەوە. بەڕێز وەلید، ئەگەر لە گفتوگۆکە من و تۆ پێکەوە هاوسەنگی ڕابگرین و ڕاشکاویش بین، ئەبینین لە بەرامبەردا ئێران چەندین وڵاتی لە ناوچەکە بردومان کردووە، تا بەو شێوەیە دەسەوەسان نەبووە. پرسیارەکەم ئەمەیە، ئایا ئەمریکا تواناکانی ئێران بەکەم دەزانێت یاخود لە بەرچاوی گرتووە و ئامادەکاری بۆ کردووە؟ بە دڵنیاییەوە ئاژانسەکانمان ئامادەکاریان بۆ کردووە، پێداچوونەوەیان بە وردەکاریەکان کردووە، نەک تەنیا لە بارەیەوەی ڕژێم چی هەیە، ژمارەی موشەکەکان، تواناکان چیان هەیە، یاخود شانە هەواڵگریەکان و شانە تیرۆریستیەکان کە لە دەرەوە جێگیریان کردووە. ئەمریکا و ئیسرائیل بە بەردەوامی
کاریان لەسەرەوە کردووە ڕوبەڕووی کێ دەبنەوە بەڵام بڕیارەکان بۆ فراوانکردنی هەڕەشەکان و هێرشەکان لە تارانە نەک لە واشنگتن بۆ نمونە بۆچی لە ناوەڕاستی شەڕ لەگەڵ ئەمریکا ڕژێم لە ئێران هێرش دەکاتە سەر سعودیە سەر قەتەر ئیمارات بەحرین وڵاتانی تریش بۆچی هێرش دەکاتە سەر هەولێر لە هەرێمی کوردستان بۆچی هێرش دەکاتە سەر باڵیۆزخانەکان لە جیان ئەم بڕیارانە لەلایەن ئەمریکاوە نادرێ بەڵکو لەم ئێرانەوە دەدرێت واشنگتن وەڵامی بۆ هەرێک لەمانە دەبێت ئەگەر هێرش بکەنە سەر وڵاتێک ئەمریکا پشتیوانی لە وڵاتەکە دەکەن لەیانتان نەچێت خاڵێکی دیکە ئەگەر باسی بکەم زۆرینەی ئەو وڵاتە عەرەبیانە زۆرینەی وڵاتە عەرەبیانە گوتیان ڕێگە نادەن ئەمریکا ئاسمانیان بەکاربێنێ ئێستا گوێبیستی سعودیەکان من چی دەڵێن ئێستا ئامادەن هەمانگی لەگەڵ ئەمریکا بکەن باش بەڕێز وەلید هەر بۆ تاواکاری قسەکەی بەڕێستان ئەمڕۆ لە زاری وەزیری دەرەوەی عێراقەوە 7 هێرش کراوەتە سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان هێرشی درۆنی و هێرشی موشەکی باش با من ئەو پرسیارە بکەم وەزیری جەنگی ئەمریکا ئەم ئێوارەیە بۆ کوردستان 24 قسەی کردووە باسی لەوە کردووە کە پێزانینمان هەیە بۆ هەرێمی کوردستان ئەمەوێ بپرسم ئایا ئەمریکا لەم قۆناغا دەتوانێت چی بۆ هەرێمی کوردستان بکات وە چۆن هاوکاری هەرێمی کوردستانەکە ئەمە پرسیارێکی زۆر بەهێزە زۆرینەی ئەو کەسانەی دۆستی هەرێمی کوردستانن لە واشنگتن و شوێنەکانی تریش شار دروست دەکەن داوا دەکەن ئێمە کاری زیاتر بکەین چونکە حکوومەتی هەرێمی کوردستان و گەلی کورد دۆستی مێژووی ئێمە بوونە بەرامبەر چەندین هەڕەشە بەتایبەت هەڕەشەی ئەو گروپە چەکداران و میلیشیانە لە یاتان نەچێ حکوومەتی هەرێمی کوردستان کۆتا شانە بوو شەڕی لە دژی داعش دەکرد کۆتا شوێن بوو مابێت لە یاتان نەچێت ئێمە خۆمان بوونی سەربازیمان هەیە لە هەرێمی کوردستان بۆیە لۆژیکیە ئەگەر ئەمریکا پارێزبەندی ئاسمانی بۆ هەرێمی کوردستان دابیم کە وەک هەر شوێنێکی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست توانە بەرگریەکانی هەرێمی کوردستان زیاتر بکات و ڕەچاویەوە گەرانە بکە پارەداری توانای بەرگری هەرێمی کوردستان پارەدار بکات توانای بەرگری پارەدار بکە وەک شوێنەکانی دیکە وەک ئیسرائیل هاوبەشانی خۆی بپارێزێت وڵاتە ئازادەکان بپارێزێت لە ئیمارات وەک وڵاتانی دیکە بۆ ئەوەی کە بەرژەوەندەکانی ئەمریکا و بەرژەوەندەکانی جیهان ئازاد دەپارێزن بەڵێ دکتۆر وەلید کەواتە تۆ لەم قۆناغەدا دەڵێ پێویستە ئەمریکا هەرێمی کوردستان پارەدار بکە لە ڕووی ئەمنی و سەربازیەوە بۆچی؟ بەڵێ ئەگەر هاوبەشێکمان هەبێ ئەمەش دەگەڕێتەوە سەرەوەی هاوبەشەکە پێویستی بەچی ئەگەر ئەو هاوبەشە پێویستی بە قەلغانێک بێ ئێمە پێویستمان بەوەیە یارمەتی بدەین لەو قەلغانە وەک ئەوەی ئیسرائیل گومەزی خۆی هەیە هەرێمی کوردستان دۆخەکەی جیاوازە چونکە شاخی هەیە ئەگەر پێویستی بە چەک بێت چەکی پێدەدەین یاخود ئەگە پێویستی بە چەکی ئاسمانی هەبێ فڕۆکە هەبێ بۆی دابی بکەین هەموو ئەو شتانێک کە پێویستە بۆی دابی بکرێت هەر بۆ ئەوەشە وەزیری جەنگی ئەمریکا قسانەی دەکرد ئەگەر پێویستی بە هاوکاری دارایی هەبێ بۆی دابی بکرێت ئەگەر ڕژێم هێرش بکاتە سەر پێگەی ئابووری لە بۆ نمونە لە هەرێمی کوردستان یا هەولێر پێویستە ڕەچاوی ئەم بابەتە بکرێت دڵنیاشم کۆنگرێس پێداچنەوە بۆ ئەم بابەتە دەکات بەڵێ باش کەواتە من تێگەیشتم کە ئەمریکا دەیەوێت لە قسەکانی تۆوا تێگەیشتم کە هەرێمی کوردستان وەکو دوورگە ئارامەکە بمێنێتەوە لە ناوچەکە بەڕێز وەلید قۆناغی 28 شوبات کە دەستپێکی جەنگەکە بوو لەگەڵ قۆناغی دوای 28 شوبات چی جیاوازیەکی هەیە و چ گۆڕانکاریەک ڕۆدا تۆ بۆم شرۆڤە بکە هیوایەکە ئەوەیە ئەمریکا و هاوپەیمانانی وەک ئیسرائیل و وڵاتانی تر کە هەمیشە ئەو هاوپەیمانانی ئاشکران نەکراون
بتوانن توانەکانی ڕژێم سنووردار بکەن نەتوانێت لە دەرەوەی ئێران دەسوەردام کە بە تایبەتی لە کەنداوی فارسی لە عێراق و تەنیا لە دەریای ناوەڕاستیش لە سووریاش. دووەم خاڵ خەڵکی ئێران ئەو توانایی هەبێ خۆی بپارێزێت. خاڵی سێم پێویستە کەسێک هەبێت لە ناو ئێران یاخود بەشێک بێ لە ئێران بەشێک بێ لە کۆمەڵگەی نێودەوڵەتی بە هەماهەنگی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەماهەنگی بۆ ئایندەی ئێران بکە. ئەمە دەسوەردانێکی بچووک نییە، ئەمە تەنیا هێرشێک نییە، ئەمە گۆڕانکاریەکی سەرتاسەریە، سیاسەتێکە لەلایەن ئەمریکاوە ئێران ئەو جیهادیانەی نەمێنێت کە ئێرانیان کۆنتترۆل کرد بوو و بگەڕێنەوە بۆ نێو جیهانی ئازاد. باش کەواتە کۆتا پرسیارم بۆ بەڕێستانەوەیە بابزانین لە دیدی ئێوە کێ قسەی کۆتایی ئەکا لەم جەنگەدا؟ لە بڕواایەدام ئەمە ئاشکرایە ئەمریکا لە جەنگی دووەمی جیهانیەوە لە جەنگی ساردەوە لە چەندین شەڕ و گرژیەوە ئێستاش دەیبینین کە تواناکانی ئەمریکا گەیشتووەتە ئاستێک لە ڕووی بەرگریەوە با بڵین هاوشێوەی نەبووە. کۆتا قسەی ئەمریکا دەبێت، بەڵام کۆتا قسە بۆ ئایندەی ئێران لەلایەن خەڵکی ئێرانەوە دەکرێت. بەڵێ بەڕێز دکتۆر وەلید فارس ڕاوێژکاری کۆنگرێسی ئەمریکا و ڕاوێژکاری پێشووی سیاسەتی دەرەوەی دۆناڵد ترامپ ڕاستەوخۆ لەگەڵم بووی، زۆر سوپاس.